رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. ڕێبەرۆجەلان نامەیەکی بۆ شێخ و پیرانی هۆزەکانی نیشتەجێی هەرێمەکانی دەیرەزوو جەزیرە و ڕقە و تەبقان ناردووە و تیایدا ڕایگەیاندووە پاڵپشتی و پشتیوانی خوشک و برایەتی و یەکەتی نێوان گەلی کورد و عەرەب دەکەم کە خاوەن بنەمایەکی مێژوویە. پامەکەی ڕێبەرۆجەلان بەم شێوەیە دۆستانی بۆ شێخان و پیرانی هەرێمەکانی جەزیرە دەیرەزوو ڕقە و تەبقا دۆستانی هێژە لە سەرەتادا بە دڵخۆشی خۆشەویستی و ڕێزداریەوە سڵاوتان لێ دەکەم. یەکێتی و پشتگیریتان لەسەر بنەمای سیستەمی نەتەوەی دیموکراتیک هەڵگری مانەداریەکی مەزنە. ئێوە بەم یەکیەتیەتان بناغەیەکی مێژووی نوێ کە باوەڕی بە پەیوەندی و هاوپەیمانی نێوانگەلی کورد و عەرەبە بنیاد دەنێن. لە دڵی مێژوودا و ڕابردووتاندا لە نێوان هەردوو گەلانی عەرەب و کورد پەیوەندی هەیە. لە قوڵای مێژوودا دۆستایەتی و برایەتی نێوان گەلانی عەرەب و کورد هەمیشە لە پێشی نەبووە. تەنانەت ئەم دۆستایەتیە لە سەردەمی دەرکەوتنی ئیسلام و بڵاو بوونەوەی با پێشەنگایەتی پێغەمبەر محەممەد ڕێگەی بە زۆربەی کوردەکاندا بە ئاسانی بەشداری ناودینی ئیسلام ببن. هۆکاری سەرەکی پەیوەندی پچەوی نێوان گەلانی کورد و عەرەبە. ئەم پەیوەندی خوشک و برایەتیە لە نێوان ئەو دوو گەلەدا بۆ چەند سەدەیەک لە دوای ئیسلام بەردەوام بوو و گەشەی کرد. ئەم پەیوەندیە کە ئەمڕۆ ئێوە بەڕێوەی دەبن لە لایەنێکەوە مێژوویە و لە لایەنێکی تریشەوە کۆمەڵایەتیە. هەروە خاوەن بناغەیەکی سیاسی شەهر بۆیە واتاو گرنگیەکی گەورە بەم هەڵویست و یەکێتیە لە سووریا دەدەن. پشکەی لە خوشک و برایەتی و هاوپەیمانی نێوان گەلانی عەرەب و کورد دەکەم چونکە بناغەیەکی مێژووی هەیە. لەسەر ئەم بنەمایە خۆمان پێشخست و دیدگامان لەسەر بنەمای خوشک و برایەتی و نەتەوەی دیموکراتی قستار و دەبێت هەمووان یەکسان بن، ئازاد بن، پێکەوە بژین، خۆیان بەڕێوە ببن. دەبێت لەسەر ئەم بنەمایە یەکسانی و دادپەروەری بنیاد بنرێت. دەبێت کورد و عەرەب پێکەوە بژین و ئەمەش گرێدراوە با پشتگیریتان بە قەسەدەوە. پشتگیریتان بۆ قەسەدە هەڵگری واتایەکی گەورەیە. دۆستانی هێژە ئێوە دەتوانن ڕۆڵێکی گرنگ و مێژووی لە بنیاتنانی سووریایەکی دیموکراتیک ئارامی گرت و دادپەروەردا بگێڕن. گرنگە عەرەب، کورد، سووریان، ئاشووری و هەر کەسێک کە لەسەر ئەم خاکە پیرۆزە دەژیت بۆ ئەم برایەتە مێژوویە تێبکۆشێت. من بەم هیوا و باوەڕیەوە لە باوشتان دەگرم و جارێکی دیکە با ڕێزداریەوە سڵاو لە هەمووتان دەکەم. هیوای سەرکەوتن و تەندروستیتان بۆ دەخوازم. سڵاوی دۆستان و برایەتی 28 تەمموزی 2025 عەبدوڵڵا جەلان دوورگەی ئیمراڵی. نەورۆز ئۆیساڵ پارێزەری پێشووی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان و پەرلەمانتاری دەم پارتی لە شەرناخ لە وەڵامی پرسیارەکانی ڕۆژنیوزدا سەبارەت بە مافی هیوا و ئەوی کە دادگای مافی مرۆڤی ئەوروپا تا مانگی ئەیلولی 2025 مۆڵەتی بە تورکیا داوا دەڵێت هۆکاری پێنەدانی مافی هیوا لە 11 ساڵدا چارەسەر نەکردنی پرسی کورد و ئینکاری و سیاسەتی شەڕی دژی کوردە. دەشڵێت ئێستا لە چەمکێکی یاسایی بڕیارێکی یاسایی و لا مێکانیزمێکی یاساییەوە دەرچووە. پرۆسەکە بە ئەقڵ و قسە توندەکانیان دەستی پێ نەکردو و بە ئەقڵیان چارەسەر نابێت و بەردەوامیش دەبن. هەروەها دەڵێ بە خاوەندارێتی لا پرۆسەکە کاتی ئەوە هاتووە داواکاری ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد بەرز بکرێتەوە. نەورۆز ئۆیساڵ لە قسەکانیدا دەڵێت داوای ئازادی ڕێبەری گەلی کورد داخوازیەکی کۆمەڵایەتی و سیاسی و مێژوویە ڕەنگدانەوەی ڕاستی مێژووی کوردە. هەروە دەشڵێت ئێمە ناتوانین تەنها بە یاساوە و بڕی کارێکەوە گرێی بدەین تا ئیمراڵی بە تەواوی نەمێنێت تا ئازادی بەدەست نەهێنرێت سیستەمی گۆشەگیریش بەردەوام دەبێت و لە بەردەوامیشدا دەڵێ پرۆسی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەرفەتی زۆر لەگەڵ خۆیدا هێناوە و ئەمە پرۆسەیەکی زۆر هەستیارە و بە پرسیارەتێکی زۆر بەرزە تا ئەو جێگایی کە بتوانن با گوێرەی ئەو بە پرسیارەتە هەڵسوکەوت دەکەین و خۆمان ڕێک دەخین و
هیواداریشن گەلەکەمان ئاگاداری ئەو هەستیاریە و ڕاستیە بێت. دەشڵێت کاتی ئەوە هاتوو خۆمان ڕێک بخەین و بەشداری و خاوەندارەتی بکەین، خاوەندارەتی چارەسەرەکە بکەین و بە خاوەندارەتی لا پرۆسەکە کاتی ئەوە هاتووە داواکاری ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد بەرز بکرێتەوە. لە بوگوتای پایتەختی کۆلۆمبیا با پێشەنگایەتی بزوونەوەی ژنان لەسەر پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک پانێلێک بەڕێوەچوو. لە پانێلەکەدا زۆر کەس بەشدار بوون و لەسەر پرۆسەی ئاشتی، گرنگی بزوونەوەی ئازادی ژنان و دۆخی ڕۆژهەڵاتی ناوین و جیهانی سێ و ئازادی جەستەی ڕێبەر ئۆجالان گفتوگۆی بەرفراوان کرا. وا لە پانێلەکەدا نوێنەری بزوونەوەی ژنانی کوردستانی لە ئەمریکای لاتین سەرنجی خستە سەر دۆخی ڕێبەر ئۆجالان و پرۆسەی ئاشتی وتی بەدیهێنانی پرۆسەکە و ئارامی ناوچەکە پەیوەستە بە ئازادی جەستەی ڕێبەر ئۆجالانەوە، بۆیە لە ئێستادا هەموو تێکۆشانێکی گەلی کورد و دۆستانیان بۆ ئەو ئامانجەیە. وتیشی لەم ڕۆژەوە بۆ دانان بە مافی هیوادا تێکۆشانێکی مەزن هەیە و هەروە دەشڵێت بێگومان لە ئێستادا لە کوردستان شۆڕشی کۆمەڵگەی دیموکراتیک لە ئارادایە، هەروە دەشڵێت ئەم شۆڕشە هەڵگری تایبەتمەندیەکی ئینتەرناسیۆنالیستیە، بۆیە ئامانجی ڕێبەر ئۆجالان کۆنفێدرالیزمی دیموکراتیکی جیهانیە. دەشڵێت بۆ گەیشتنمان بەم ئامانجە دەبێت لە نێوان گەلان و ژنانی جیهاندا یەکێتی شۆڕشگەڕی و ئینتەرناسیۆنالیستی هەبێت. کۆمەڵی مافناسان بۆ ئازادی ئۆهەدا بادروشمی بۆ مافی هیوای ڕێبەر ئاپۆ هەنگاو بەرەو ئازادی هەڵدەگرین بە بەشداری لەقەکانی ئێستەمبول، ئامەد و ئێزمێر و کۆمیسیۆنی ژنانی ئۆهەدا لەسەر هەژماری ئیکس هەڵمەتی هەژداکی دیجیتاڵی ڕایت هۆپ ئیمێدیتلی ئیمپلێمنتێتی دەست پێ کرد. لە هەڵمەتەکەیدا ئۆهەدا ئاماژەی بەوە کردووە کە دادگای مافەکانی مرۆڤی ئوروپا ماوەی 11 ساڵ و 5 مانگ و 26 ڕۆژە بڕیاری داوە بۆ جێبەجێکردنی مافی هیوا، بەڵام بە ئێستاشەوە تورکیا بە گوێرەی بڕیارەکە ناجوڵێتەوە کە ئەندامە لە دادگاکە. لەقەکانی ئۆهەدە داوایان کرد ئەنجومەنی وەزیرانی ئوروپا مافی هیوا بخاتە پراکتیکەوە و بۆ ئەمەش پێویستە فشار لە تورکیا بکات. لەقەکانی ئێهەدە دەم پارتی و کەسایەتیەکی زۆر بەشداری هەڵمەتەکە بوون و داوایان کرد بۆ چارەسەری دیموکراتی و کۆمەڵگەی دیموکراتیک مافی هیوا جێبەجێ بکرێت. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە بە ڕاگەیاندراوێک ئاشکرای کرد هێزەکانی حکوومەتی کاتی دیمەشق لە گوندەوارەکانی دەیرە زۆر هێرشیان کردوتە سەر هێزەکانیان. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە ڕۆژی یەکشەممە 14 ئەیلولی 2025 کاژمێرنۆ هێزەکانمان لە کەناری ڕووباری فورات لە نزیک پردی ئەل-ئیشارە لە شارۆچکەی درنج لە گوندەواری ڕۆژهەڵاتی دەیرە زۆر جێگیر بوون. لەلایەن گروپێکی چەکداری سەربا حکوومەتی کاتی دیمەشقەوە ڕوبەڕووی هێرشێک بوونەتەوە و لە کاتێکدا گروپەکە هێندێک قاچاقچی لە ڕووبارەکە دەپەڕاندەوە. ڕەوە دەشڵن هێزەکانمان ڕێوشێنی پێویستیان گرتە بەر و وەڵامی هێرشەکانیان داوەتەوە تا کاتی بڵاوەکردنی ئەم ڕاگەیاندراوە پێکدادانەکان بەردەوام بۆن لە هەرێمەکەدا. قەسەدە پابەندی پاراستنی ئاسایش و ئارامی ناوچەکە بە ئەرکی خۆی دەزانێت و ڕای دەگەێنێ حکوومەتی دیمەشق بەرپرسیاری ئەم هێرشەیە و هەروە چەکدارانی ئەندامەکانی کە ڕێگە بۆ قاچاقچیەتی دەکەنەوە. بە مەبەستی تاوتوێکردنی چەند بابەتێکی گرنگ ئێمانوێل مەکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕۆژی حەڤەی ئەم مانگە بە سەردانێکی فەرمی دەگاتە عێراق. مەکرۆن سەرۆکایەتی شاندێکی وەزەرای وڵاتەکەی و بەرپرسانی سەربازی و ئەمنی و ئابووری دەگاتە عێراق. ڕۆها بڕیاریشە لەو سەردانەدا مەکرۆن چەند ڕێکەوتنی جۆراجۆر لەگەڵ عێراق واژۆ بکات کە دیارترینیان لە بوارەکانی وزە و چەکی سەربازیدا دەبێت. مەکرۆن هەروەها بەشداری لە کۆنفرانسی بەغداش دەکا جێ ئاماژەشە ئەمە با دووەم سەردانی ئێمانوێل مەکرۆن سەرۆکی فەڕەنسا دادەنرێت بۆ عێراق و پێشتریش جارێک لە ساڵی 2020 سەردانی عێراقی کردبوو. بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیاند سەرکردەکانی حەماس کە لە قەتەر نیشتەجێن گرنگی بە خەڵکی غەزە نادەن. دەشڵێت کۆسپی سەرەکین بۆ ئاشتی و هەروەها لە پێناو درێژکردنەوەی شەڕ بۆ ماوەیەکی نادیار بربەستیان قسوتە بەر هەموو هەوڵەکان بۆ گەیشتن بە ئاگربەست. دەشڵێت نەهێشتنیان دەبێتە هۆی لابردنی بربەستی سەرەکی لە بەردەم ئازادکردنی هەموو بارمتەکان و کۆتایی هێنان بە شەڕ. ئەمە ئەم قسانە دوای چەند ڕۆژێک دێت کە هێزەکانی ئیسرائیل لە 9 ئەیلول لە دۆحەی
پایتەختی قەتەر هێرشی ئاسمانیان کردە سەر شوێنێکی کۆبوونەوەی سەرکردەکانی حەماس و چەند کەسێک کوژران و تا ئێستاش کوژانی هیچ کام لە سەرکردەکانی حەماس لە دۆحا پشتڕاست نەکراوەتەوە. ئاژانسی هەواڵی ناوەندی فەرمی کۆریا سەبارەت بە هۆشداریەکانی کۆریای باکوور بە هەریەکە لە ئەمریکا، کۆریای باشوور و ژاپۆن زانیاری نوێ دەخەنە ڕوو. کیم یۆ جونگ، خوشکی کیم جونگ ئۆ، سەرۆکی کۆریای باکوور لەو بارەوە دەڵێت مانۆڕە سەربازیە هاوبەشە پلان بۆ داڕێژراوەکانی ئەمریکا و ژاپۆن و کۆریای باشوور بە نیشاندانی هێزێکی بێباکانە وەسف دەکەین. دەشڵێت ئەم مانۆڕە سەربازیانە ئەنجامی نێرێنی دەبێت، چونکە شوێنی ئەنجامدانی مانۆڕەکە لە نزیک کۆریای باکوور هەڵێ و کۆریای باکوور ئەم مەشقە هاوبەشانە بەڕاهێنانێک بۆ لەشکەرکێشی دەزانێت. ئەوە بڕیاریشە لە سپێنەوە مانۆڕی نێوان ئەو سێ وڵاتە دەست پێ بکات و تا ڕۆژی هەینی بەردەوام بێت. مانۆڕەکە بریتیە لە مەشقی هێزی دەریایی و ئاسمانی لا دوورکەی جیجۆی کۆریای باشوور بە ئامانجی باشتر ئامادەکاری بۆ هەر هەڕەشێکی کۆریای باکوور. پێی زانیاریەکان بەیانی ئەمڕۆ هێزە ئەمریکانی پاکستان ئۆپەراسیۆنێکیان لە پارێزگای خەیبەر لە باکووری ڕۆژاوای پاکستان ئەنجامداوە بەهۆیەوە 22 سەربازی تالبان کوژراون. لە هەمان کاتیشدا ئۆپەراسیۆنێکی تریشیان لە وەزیرستانی باشووری پاکستان ئەنجامدراوە بەهۆیەوە 13 سەربازی دیکەی تالبان کوژراون. لە ئەنجامی ئەو پێکدادانەدا لە سنووری نێوان هەردوو وڵات 12 سەربازی سوپای پاکستانیش کوژراون. ئەمما چەند جارێکە لە ئیمساڵدا گروپێکی چەکدار بە ناوی گروپی تەحریقی تالبانی لە پاکستان هێرش دەکەنە سەر هێزەکانی پاکستان و لە بەرامبەردا بەرپرسانی پاکستان تالبانی ئەفغانستان بە لایەنگەری ئەو گروپە تاوانبار دەکەن. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر